لە چوارچێوەی سەردانەکانیدا مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان سەردانی خەلیفانی کردو لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵ لەلایەن بەرپرس و کارژێڕانی مەڵبەندی سۆران و بەرپرس و ئەندامانی ئەنجومەنی خەلیفان بە گەرمی پێشوازی کران. دواتر کۆڕێکی جەماوەری بۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر ساز کرا. ئەمڕۆ دیارە جەنابی مامۆستا عەلی سەرۆکی کۆمەڵی دادگەری سەردانی دەڤەری خەلیفانی کرد و بە مەبەستی بەسەرکردنەوەی چەند خانەوادەیەک و کۆڕێکی جەماوەری بەست لە ئەنجومەنی خەلیفان خەڵکێکی بەرچاو ئامادەی کۆڕەکە بوو و مامۆستا دووبارە جەختی لەوە کردەوە کە بەڕاستی دەبێ ئینسانی موسڵمان خاوەن هەڵوێز بێ، خاوەن مەوقیف بێ و ئەو وەزعی کە دەگوزارێتن بەڕاستی بەرهەمی بێ هەڵوێستی و بێ مووقیفی هەموو لایەکە. لەبەرەوە ئەگەر خەڵک و جەماوەر لە ماف و حەقی خۆی بپێچێتەوە قەناعەتم وایە هیچ کەسێک جورئەت بەخۆی نادا مافی پێشێل بکە و حەقی بخواتن و خوازیاریشم بەڕێزیان بەردەوام بێ بەو بەسەرکردنەوەوان و بەو سەردانانە و زیاتر ئەنجومەنەکان و مەڵبەندەکان بەسەر بکاتەوە بۆی کە زیاتر ئاوێتەبی لەگەڵ خەڵک و جەماوەری خۆمان و لەگەڵ خەڵکی تریشدا. کەواتە ئەو حاڵەتەی کە سەرۆکی کۆمەڵی دادگەری سەبارەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان وتی ئەوانەی پێیان وایە خەڵک دەبێ حەدەم و خەشەم بێ و لە خزمەتی ئەو بێ دەبێ ئەو بیرکردنەوە چەوتەیان بگۆڕن لە ئەگەری نەگۆڕینی بیرکردنەوەیان دەبێ خەڵک هەڵوێستی هەبێت بە هەر شێوازێکی شەرعیانە ئەو لاریە ڕاستکەنەوە. یعنی ئەو کەسەی کە تا ئێستا پێی وایە عیباد و بیلاد بۆ خزمەتی ئەو خوڵقاون دەبێ هەمویان لە خزمەتی ویدا بن خەدەم و حەشەم بن دەبێ بیرکردنەوەکەی بگۆڕێ کاکە تو ئەو بیرکردنەوە چەوتە چی هەتا خوا وای نەفەرموو خوا دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون جند و مرۆڤم تەنیا بۆ ئەوە هێناونەدی بم بەندایەتی بۆ بکەن. خوا بۆ ئەوەی ئێمە لەسەر زەویدانەوە بەندایەتی بۆ خوا بکەین چونکە بەهۆی بەندایەتی بۆ خواوە بەختەوەەر دەبین لە تاقیکردنەوەی خوا دەردەچین. خوا ئەوە ئێمەی بۆی لێرە داناوە نەک بۆ خزمەتی ماڵێک و دوو ماڵ و عەشیرەتێک و حیزبێک. کاکە تۆ دەبێ بیرکردنەوەت بگۆڕی فەرزان ئەگەر ئەو نەیتوانی بیرکردنەوە چەوتەکەی خۆی ڕاستکاتەوە خۆ خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ. گوێتان لێ برا خوشکەکانم خەڵک دەبێ هەڵوێستی هەبێ و بە هەر شێوازێکی شەرعیانە هەوڵدا ئەو لاریە ڕاستکاتەوە ئەو بارە لارە دەبێ ڕاست بێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە تەماشا دەکەین خەڵکەکە دابەش بووە هەندێکی لە فڵان حیزبە هەندێکی لە فڵان حیزبە ئەوەی کە لەو حیزبەیە بە موچەیەکی حەرام بێدەنجیان کردووە بێ هەست و نەست و بێ هەڵوێستیان کردووە لە مرۆڤ شۆراوە خۆی لەلا بۆتە کۆیلە ئەوی دیکە بەو شێوە ئەوی دیکە بەو شێوەیە کە لە ئەسڵدا نابێ وابێت. ئێمە حەقیقەت دەبێ لە ناخەوە خۆمان بگۆڕین. خوای پەروەردگار شێوازی گۆڕانکاری لە کۆمەڵگادا ئاوا پێشانی داوین دەفەرمی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەڵگایەک ناگۆڕێ واقعی سیاسیان ئابووریان کۆمەڵایەتیان تاکو ئەوان دڵ و دەروری خۆیان نەگۆڕن بیرکردنەوەی خۆیان نەگۆڕن دەبێت لە ناخەوە گۆڕانکاریەکە بکەن. هەر لە چوارچێوەی سەردانەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری بۆ خەلیفان لەگەڵ ئەنجومەنی خوشکان کۆبەوە و دەستخۆشی خۆی ئاراستەکردن بۆ کار و چالاکیەکانیان و ڕێنمایی پێویستی پێدان بۆ زیاتر بەرەو پێشبردننی کارەکانیان. هەر لە میانەی سەردانەکەیدا سەرۆکی کۆمەڵ چەند سەردانێکی کۆمەڵایەتی لە خەلیفان ئەنجامدان. سەرەتا سەردانی مامۆستا فەتحوڵڵا زانا و کەسایەتی دیاری ناوچەکەی کرد و دواتر سەردانی کاک عوسمان بناوی بەرپرسی پێشووی ئەنجومەنی خەلیفان و شێخ مەزەر کەسایەتی ناوچەکەی کرد. دواتر کۆتایی بە سەردانەکەی هێنا. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی خەلیفان.